کاک ئاید زۆر بەخێر بێ دەمەوێت بپرسم کە بۆچی هەتا ئێستا حکوومەتی عێراق هەرچەندە لە پەرلەمان بڕیار درراوە بەڵام ئامادە نییە داوای لێبوردن لە هەرێمی کوردستان بکە لەسەر ئەم دۆسیانەی کە باسمان کرد. دیارە لەم ڕۆژەدا من سەر ڕێز و نەوازشدا دەنوێنن بۆ شەهیدەکانی ئێمە بۆ ئەوانەی کە باست کرد ئەوانەی کە جینۆساید کراون بەدەستی ئەو سوپایی کە ئەمڕۆ یادیتی بۆ ئێمەی کورد قەت ڕۆژێک لە ڕۆژان شانازیمان نەکرد بەوەی یادی ئەو سوپایە بکرێتەوە یان خۆمان بەداخەوە سوپایەک وای لە ئێمە هەرچەندە کە بڕیار بوویانی هێزی پێشمەرگەی کوردستانیش بەشێک بێ لەم سوپایەمان بەداخەوە بەڵام باسی پرسی قەرەبوت کرد سنوورخان وا حاڵی موچەی خۆمان دەبینین بەدەست بەغداوە و چۆن خەڵکانێک لە کوردستان هاواریان لێ هەستا بوو ئەگەر نەوتەکە ڕادستی بەغدا بکرێ ئێمە عێراق ئەبێتە خاوەنی هەموو شتێک و ئێمە موچەکانمان وەردەگرین لە کاتێکدا ئێمە ئەو راپۆرتەی بەڕێستان ڕەنگە نەگەڕابنەوە ساڵەکانی پێشووتریش تەنها لە 1970 باسکرا بەڵام ئێمە ئەگەر بگەڕینەوە لە شۆڕشەکانی کورد پێشتر سیر بکەین هەر لە دەڤەری بارزانەوە کە 16,000 سووتێنراوە اینجا بینە سەر برافەیلەکانمان کە زیاتر لە 10,000 گەنجی فەیلی بێسەر و شوێن کرا و دێنە ساڵی 1970 کە بەرزانیەکان سوپا پشتی گەورە و 100 سوپا بووە لە ئەنفال لە هەڵەبجە لە بەرزانیەکان لە کۆتڕە و ڕاپەڕین لە ئەو تەتیری ئەرقیەی کە هەموو ناوچەی کوردستانی دەروی هەرێمی گرتێتەوە بۆیە عێراق لە پرسی قەرەبوو عێراق نەیتوانی ئێمە بکاتە یاخود بڵێم بە کورتەکەی بڵین ئەوانەی ئێستا عێراق بەڕێوە دەبن بۆ بە تایبەتی برایانی شیعە بە درز خێستنە و کورد و سونە تقریبا وایان هەست کرد کە تەواو ئەوان سەیتەڕیان لەسەر عێراق کرد نەیانزانی ئەوان ئینتیمای خەڵکی عێراقی لەدەست دەدەن بۆ تاکێکی کورد ئێستا من ئەگەر جوازەکەم نەبێ من ئەگەر کۆمەڵێک شت نەبێ ڕەنگە شەرمە بەخۆم بڵێم عێراقی ئەو ڕۆژەش هەموو خەڵکی کوردستان بینی کە سەرۆکی دادگای باڵای ئیتیحادی وتی دەبێ حکوومەتی عێراق ئیتیحادی خۆی بە باوکی فەرمانبەرانی هەرێم و جیاوازی نەکا لە نێوان فەرمانبەرانی هەرێم لەگەڵ بەسڕا لەگەڵ دیالە لەگەڵ سەرۆکی دادگایە گوا بە حکوومەت بڵێ دیارە ئەو حکوومەتە قەت ئێمەی بە ڕۆڵەی خۆی نەزانیوە بۆیە لە پرسی قەرەبوو ئێمە لە دوای 2006 لە 24 شەشی 2007 کە بڕیاری 61مین جەلسەی پرۆسەی بەدناوی ئەنفال بوو لە دادگایەکە بڕیاری جینۆساید دەرچوو پاشان حکوومەتی هەرێم دەستی کرد بە کارکردن لەسەر پرۆسەی قەرەبوو ئەوە بوو چەند داوا تۆمار کرا و پاشان حکوومەتی هەرێم کاری کرد لەسەر ئەو داتایی کە بەڕێزت خوێندەوە کاری لەسەر کرایە و حکوومەتی هەرێم خۆشبەختانە لە هەموو دانوستانێکی لەگەڵ بەغدا خاڵی یەکەم لە دانوستانەکان پرسی قەرەبوو بوو ئێمە تا ئێستش عێراق نەیتوانیوە دەیەکانمان کە ئەو سوپای ئەمڕۆ یادێتی هەموو سوپا کە 4500 گوندی ئێمەی وێران کرد بەڵام نەیتوانیوە قەرەبووی خەڵکەکەی نەیتوانیوە کاک ئاید کێشەکە لەکوێدا بوو کە تا ئێستا نانەوێت یا ناتوانن نەیتوانیوە نەک بەمانە توانایە مادیەکەی بەڵام نەیکردووە واجبە لەسەری بیکە و ئەرکە لەسەر حکوومەتی عێراق بیکە بۆچی نایکە بینیمان ئەوان ئەو پێشکەوتنەی کە لە هەرێمی کوردستان هەبوو هەمومان دەزان گەنجێکی خوارو و ناوەڕاستی عێراق خەون بەوە دەبینی بێ لە کوردستان ژیان بەسەر ببە ئەو هەست بەوە دەکا کە حکوومەتی هەرێمی کوردستان و هاوڵاتیانی کوردستان زۆر خۆشگوزەرانتر بوون لەوەی کە ڕاستە کۆمەڵێک پرس هەیە لێرە ڕەنگە ئێمە گلەی لە حکوومەتی هەرێم بکەین بەڵام چێ هۆکاری سەرەکی ئەو کێشانەی ئێستەیە ئایا حکوومەتی هەرێمە یان ئەوە حکوومەتی عێراقە کە دەیەوێت هەردەم کێشە بۆ حکوومەتی هەرێمی دروست بکە و نەیتوانیوە تا ئێستا دایکە شەهیدێکی ئێمە سنوورخان قەت دایکە شەهیدێکی ئێمە وەکو دایکە شەهیدێکی عێراقی سیر نەکراوە لە امتیازاتی لە موچەی لە هەموو شتێکی کە لە ئێستا لە عێراقدا هەیە باشە ئاخر لەبەرچی هۆکارەکەی چییە؟ ئایا هەموو حکوومەتی عێراقن کە نایەنەوێت یاخود هەندێک لایەنن کە نایەنەوێت؟ بێگومان هەندێک لایەنی دەتوانم بڵێم کە نفوزیان ئێستا زۆرە لە حکوومەتی عێراق ئەوڵادەم کێشەیەکی ئێستا نییە چەندین حکوومەتی یەک لە دوای یەک گۆڕان لە ساڵی 2007ەوە بڕیارەکە دەرچووە بەڵام هەتا ئێستا چنانە ئامادە نین داوای لێبوردن بکەن بەغدا لەوەتەی هەیە سنوورخان قەت بە چاوێکی دەتوانم بڵێم بە هاوڵاتی بوونی عێراقی سەیری هەرێمی کوردستانی نەکردووە چجای ئەوەی ئێستا بێ هاوکاری تۆ بکات تەنانەت یاساش جێبەجێ ناکەن نەخێر دەستوری عێراق ئەگەر سەیری بکەی کام بڕگەی دەستور لە بەرژەوەندی هەرێمی کوردستانە پشتگوێ خراوە کام بڕگەی کە لە بەرژەوەندی عێراقە و بڕیارەکان دەگەڕێنەوە ناوەندی عێراق ئەوە جێبەجێ دەکەن ئەگەر سیر بکەی ئێستش لە زۆربەی
کێشەکانی ئێمە لەگەڵ بەغدا کێشەکە ئەوەیە کە تۆ من کەسێکم لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم بەڵام هەستم نەکردووە لەوێ لەو ناوچە جێناکۆکانە هەمان ئەو هێزەی کە عێراق هەیە هێزێکی کوردستانیش هەبێ بۆیە لە ئێستاوەش دەتوانم بڵێم چۆن ئەوەی لە غەزە دەیبینی ڕەنگە ئەوان هەمان شێوە سەیری ئێمە بکەن بەداخەوە باشە کاک ئايات شتێکی دیکە بە پێی یاساکە یەکەم داوای لێبوردن دووەم قەرەبووکردنەوەیە بۆچی هەتا ئێستا حکوومەتی عێراق ناوێت داوای لێبوردنیش بکات ئایا گەر داوای لێبوردن کاوەکەڵێ ئەمەش پارەی تێچێت ناچار دەبێت کە قەرەبووی هەرێمی کوردستان بکاتەوە بۆ منێکی یاسایی ڕەنگە زەحمەتە ئەو قسە بکەم لێرە بەڵام دەیکەم باشە زامنی مانەوەی هەرێمی کوردستان نە دەستوری عێراقە نە ئەو یاسایانەیە کە نە ئەو پرۆتۆکۆڵانەیە کە ئێمە لەگەڵ عێراق دەکەین زامنی مانەوەی قەوارەی هەرێمی کوردستان هێزی پێشمەرگە و ئاسایش ئەگەر ئەو هێزە تۆکمەی پێشمەرگە نەبێ عێراق گوێ نەداتە هیچ یاسایەک بینیمان ئێمە پارێزەر بووین لە دادگای باڵای تاوانی عێراق لە دۆسیی ئەنفال هەڵەبجە بارزانی فەیلی کۆترە و ڕاپەڕین بەداخەوە هەمان شت لە خورماتوو ڕوویدا هەمان شت لە کەرکووک ڕوویدا هەمان عقلیەت هاتەوە کە بوونی کورد و کوردستانیانی لەو ناوچانە پێنە بۆیە تۆ ناتوانانی لەگەڵ عێراق من دەڵێم زامنی هەموو شتێکی ئێمە هێزی پێشمەرگەیە تا بکرێ حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە گرنگی بە هێزی پێشمەرگە بدا پێویستە گرنگی بە هێزی ئاسایشی و ئێسی ناوخۆ بدا کە ئەوە بۆتە هێزێک بۆ ئێمە لەسەر ئاستی نێودەوڵەتیش بەڵێ ئەمڕۆ پێشمەرگە هەموو کوردستانیان پێشمەرگە بە سوپای خۆیان دادنێن بینیمان برا کریستیانەکان برا شەبەک برا کاکەی برا مەسیحیەکان چۆن پارێزراو بوون لە هێرشی دوژمن چۆن پێشمەرگە جیاوازی نەکرد لە نێوان هیچ پێکاتەیەک بۆ ئێمە سەربەرزیە کە پێشمەرگە سەلیبێک لەسەر شانی خۆی دابنێ و بەڵاو بیگەڕێنەوە شوێنی خۆی کە بە چ هێزێک دەبینین بەڵام لە گوندی سۆریا ئەوە هێزی سوپای عێراق لە ساڵی 69 کە قەشەی گوند و گوندێک قەتل و عام دەکا بەڵام عێراق نک لێکۆڵینەوەی لەگەڵ ناکە بەڵکو پاداشتیشی دەکا عەبدولکەریم باشە کاک ئایا دەگەر بە کورتی وەڵامم بیتەوە سپاس دەکەم مەزانم بابەتەکە زۆر هەڵەگرێ بەڵام کاتی من کەم ماوە لەو دۆسیانەی کە کارت لەسەر کردوون لە بەغدا ئەوانە بەکوێ گەیشتون پرسی جینۆسایدی کورد پرسی هەڵەبجە ئەمانە بەکوێ گەیشتون ئێمە دەبێت جیاوازی بکەین ئەنجومەنی دادوەری و دادگاکان لە عێراق لە جێنۆساید کارێکیان کرد پڕ بە پیستی ئەو تاوانەی دەرحەقی ئێمە کراوە تاوانەکانی ئێمە جێنۆساید بووە تاوانی جەنگ بووە تاوانی دژە مرۆڤایەتی بووە و دادوەرەکان من لێرە و دەستخۆشیان لێ دەکەم کە بۆ ئێمە زۆر گرنگە دادگایەکی عێراقی لەسەر ئاستی دادگای لا هەیە بەڵام حاکمێکی عەرەبە دەڵێ کورد جێنۆساید کرایە کورد تاوانی هەڵەبجە بارزانی فەیلی و کۆچرە و ڕاپەڕین و تەتیری ئەرقی کە ئەوانە تاوانی دژە مرۆڤایەتین بەڵام ئەو حکوومەتی عێراق ناستە ژێرباری ئەو قەرەبوویە هەمومان لە سوشیال میدیا کەسێکمان بینی و دەڵێ من باوکم ئەعدام کراوە 80 ملیۆنی وەرگرتووە 80 ملیۆن دلار من 80 ملیۆن دلار نەک دلار 80 ملیۆن دلار دەڵێ تعویزم وەرگرتوەوە من ناڵێم زۆرە بۆ کەسێک باوکی ڕۆح بە پارە تەقدیر ناکرێت بەڵام بۆ جیاوازی دەکرێت لە نێوان ڕۆحەکان بۆ شەهیدێکی ئێمە ئیهمال دەکرێت عێراق بە شەهیدی خۆی دانانێ بەڵام بۆ عێراقیش زۆر سپاس دەکەم بەڕێز ئايات کاکەی پارێزەر لە کەیسی جینۆسایدی هەڵەبجە و سەرۆکی لە قێولێری سەندیکای پارێزەران زۆر بەخێر بێت زۆر سپاس دەستخۆش